ئازان و خۆشەویستان لارزیەکن سڵاوتان لەبێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی ستۆدیۆی 129 تایبەت بە بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بژارنەکانی پەرلەمانی کوردستانتان پێشکەشەکەم. لەم بەرنامەیەدا میوانداری دوو کاندیدی بەڕێزمان کردووە گفتوگۆکەین لەسەر بەرنامەی ئایندەی ئەوان بستنە پەرلەمانی کوردستان دەتوانن چۆن لە ڕێگەی پسپۆرەتی خۆیانەوە خزمەت بە خەڵکی کوردستان بکەن. ئەو دوو کاندیدە بەڕێزەش هەر یەک لە بەڕێزان دکتۆر لاڤاراس کاندیدی ژمارە 63 هەروەها بەڕێز کاکسەفین مامۆستا ئەنوەر شوکری کاندیدی ژمارە 23. سڵاوتان لێبێ بەخێر بن. زۆر بەخێر بن. دکتۆر ڕووبکەیتە ئەو کامێرەیە خۆ بە بینەران و بە دەنگدەران بناسێنی. دەستخۆش سڵاوتان لێبێ. من دکتۆرە لاڤاراس ئیبراهیم خاوەنی بڕوانامەی دکتۆرام لە دارایی و ئابووری، خاوەنی بڕوانامەی ماستەرم لە ئابووری و بەڕێوەبردن، ڕاگرم لە پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار، مامۆستای زانکۆی سلێمانیم، کاندیدی ژمارە 63 لە لیستە جوانەکەی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. سەرکەوتوبی کاکسەفین بەڕێزیشت فەرموو. زۆر سپاس سڵاو لە یەکێتیەکان. من سەفینی مامۆستا ئەنوەر شوکری کاندیدی ژمارە 23 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. من کوڕی سابوونکەرانم، کوڕی شارە حەیاتەکە، نزیکەی 30 ساڵە لە بواری هونەر و ڕۆشنبیری و کەلتور و فەرەنکارەکەم. وەک بەڕێوەبەری هونەری شانۆی سلێمانی خزمەتی ئەم شارم کردووە، وەک سکرتێری لیژنەی ڕاوێژکاری پارێزگای سلێمانی کارم کردووە، وەک مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وانە وتۆتەوە. ئێستاش کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان خولی شەشم. سەرکەوتوبی مامۆستا دکتۆر لە بەڕێزەوە دەست پێ بکەین. کاندیدی لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بوو کە کاندید کرای و ڕەزامەند بووی بە کاندید بوون؟ بەڵێ بڵین پرۆسەی کاندیدبوونی من یان کاندیدکردنی من ئەگەڕێتەوە بۆ ئەو هەستکردن بە بەرپرسیارەتی کە بەرامبەر بە خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان هەمان بووە بە حکمی پسپۆڕیەکەم کە دکتۆرام هەیە لە دارایی و ئابووری کە مامۆستاشم لە زانکۆی سلێمانی و ڕاگرم. من بەرکەوتی زۆرم هەیە لەگەڵ چینی گەنجە و بەردەوام لە نزیکەوە ئاگاداری گلەیی و گازندە و کەم و کوڕیەکانی گەنجانم وە کۆمەڵانی خەڵک بە تەواوەتی لە بەرۆی کە تۆ لە ڕێگەی گەنجەوە گەنج جوڵێنەری سەرەکی کۆمەلگایە کە تۆ لەگەڵ گەنجێکە بەرکەوتت ئەبێ لە گلەی خۆی و دایک و باوش و خوشک و برا هەموو کەس و کارەکەی تێگەی کەواتە لە سۆنگەی هەستکردنم بە بەرپرسیارەتی بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەو کەم و کورتیانە بۆ ئەو بڵین گلەیانە کە هەیەیان بۆ بەرامبەر بە سیستمە ئابوووریەکە بە شانازی و شەرەفێکی گەورەوە کاندید بووم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە جگە لەو گڕوتینەی کە سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک پاڤڵ لە ئەنجامی ئەو کار و چالاکیانەی کە لە دڵسۆزی بۆ خەڵکی بڵین کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەنجامی داوە بە تایبەتی پارێزگای سلێمانی گڕوتینێکی زیاتری داوە بە من کە کاندید بم لەسەر لیستە ساوزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە سەرکەوتوبی دکتۆر. مامۆستا سەفین بەڕێستان دەتانەوێ بستنە پەرلەمانی کوردستان لە بواری خۆتان چی بکەن چۆن خزمەت بکەن؟ سپاس کاکە ڕانکۆ. من لە نێو شاری سلێمانیە هەڵبەتە ماوەی 30 ساڵە لە بواری ڕۆشنبیری و کەلتوریا کارەکەم. زۆر شتەیە بۆ سلێمانی نەکراوە پێویستەکە بکرێت. بۆ سلێمانی بۆ شایی بۆ سلێمانی پێویستی بە خزمەتگوزاری زیاترە. خزمەتگوزاری بۆ سلێمانی، ئارامی بۆ سلێمانی، ئازادی بۆ سلێمانی، دیموکراسی بۆ سلێمانی. سلێمانی پێویستی زۆر بە زیاتر هەیە لەوەی کە بۆی کراوە. ئەو خزمەتی ئێستا لە نێو شاری سلێمانیا کرێت لە ماوەی ئەم 90 ساڵی حکومڕانیا غەدرێکی زۆر گەورەی لێکراوە. بەش بە حاڵی خۆ من پسپۆڕی هونەری شانۆم پێویستمان بە داڕشتنی سیاسەتێکی کەلتوری زۆر تۆکمە و باشەیە لە بەرەوەی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە. دوو یاسا بە درێژایی هەموو ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان دەرچووە، دوو یاسا لە بواری کەلتور و هونەر دەرچووە. یاسایەکیان تایبەتە بە کۆپیڕایت، یاسایەک تریشیان یاسای بڕیاری ژمارە 14 کە تایبەتە بە پایتەخت بوونی شاری سلێمانی. هەڵبەتە ئەو یاسایە لە 2012 دەرچووە، بەڵام لە دوای دەرچوونی ئەو یاسایە هیچ شتێک لە دوای ئەو یاسایەوە جێبەجێ نەکراوە بۆ ئەم شارە، چکە ئەو یاسایە زۆر فەقرەی جیاواز لە خۆیەگرێ و ئاکات کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بێت پێویستەکات سیاسەتێکی کەلتوری زۆر تۆکمە بۆ ئەم شارەدا بڕێژرێت. ئەو سیاسەتە پێویستەکان لە پەرلەمانەوە بکرێ بە یاسا، دواییش بە
چڕ و پڕی چاودێری بکرێت لەلایەن ئەو پەرلەمانتارانی ئەچنە لیژنەی ڕۆشنبیری لیژنەکانی ڕاگەیاندن لیژنەی میدیایی ئەو لیژنانەی تایبەتە بە کەلتور و هونەر بەڕاستی پێویستمان بەوەیە کە کەلتوری شاری سلێمانی بپارێزرێت ئەو فەرەنگەی لە سلێمانیە ئێمە وەکو مۆدێل بۆ شارەکانی تر ئەوە بەڕاستی کاری لەسەر بکرێت ئێمە پێویستمان بەوەیە سلێمانی بدرێتەوە دەست سلێمانی ڕەسەنەکان پێویستمان بەوەیە کە بواری هونەر و ڕۆشنبیری لە نێو شاری سلێمانیا گرنگیەکی زۆر زیاتری پێ بدرێت. باشە مامۆستا سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە بەڵام لە ماوەی ڕابردوودا ئەمەی کە پایتەختی ڕۆشنبیریە ئەم جیاوازی پێداوە کە حکومەت جیاوازتر مامەڵی لەگەڵا بکە لە ڕووی داراییەوە بە تایبەت نەخێر لەبەروی کاکە ڕانکۆ ئەوەی سلێمانی بواە چۆن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و زۆر پرۆژەی تاجەبەجێکرێ کە ئەمەش بە شێوازێکی زۆر تایبەت لەلایەن حزبی دەسەڵاتدارەوە لەوێ سلێمانی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی بە ڕەنجی هونەرمەندەکانی بۆتە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی بە سوال و ساقە ئەمەی وەرنەگرتووە سلێمانی یەکەم ڕۆژنامە یەکەم چیرۆک یەکەم چەخماخەی ڕاپەڕین هەموو ئەم شتانی لە سلێمانیە لە خانەقا کۆنەکانەوە لە حوجرە کۆنەکانەوە سلێمانی بە توانای هونەرمەندان و ڕۆشنبیران و میدیاکارەکانی ئەمە هێناوە ئەو غەدری لە نێو شاری سلێمانیا کراوە لە بواری ڕۆشنبیری هونەری ئەو فستیڤاڵانی کە دابش کراون بەسەر شارەکان یاڕێمی کوردستانە بە بێ بنەما ئەو بودجەی کە ئەبوایە هەموو ساڵێک بڕی 20 میلیۆن دلار بۆ پایتەختی ڕۆشنبیری یاڕێمی کوردستان دابنرێت داننراوە چکە ئێمە لەو یاسایە باسمان لە ژێرخانی ڕۆشنبیری و سەرخانی ڕۆشنبیری شاری سلێمانی کردووە ئەمە ئەو لە 2012 من ئەگەر بڵێم دوای دەرچوونی یاساکە ئەوەی ئیجحاف بە خەڵکی هونەرمەند و بە خەڵکی ڕۆشنبیر و بە خەڵکی میدیاکار و بە خەڵکی ڕۆژنامەنووس لەم شارەیە کراوە باوڕکە لەوانەیە زۆر لە شارەکانی تر فستیڤاڵەکانی تیا بکرێت بودجەی زۆر زەبەلاحی بۆ خەرج کرابێت بەڵام بەبێ هیچ چاودێرێک بەبێ و هیچ کەسێک لە پەرلەمان قسە بکات لەسەر ئەمە. دکتۆر سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە بەڵێ لە ڕووی داراییەوە ئەم تەخسیسە دارایی بۆ کراوە بستنە پەرلەمانی کوردستان لە ڕووی داراییەوە هەر پەیوەست بە کللتور و ڕۆشنبیری چی بە سلێمانیەکەن؟ بەڵێ کاگرانکۆ ئەمەوێ لێرەوە بۆ بینەران و بۆ بەڕێزیشتان کۆمەڵک ڕاستی بخەمەڕوو سەبارەت بەلایەنە دارایی و ئابوووریەکە لە بەروی من دکتۆراکەم لە دارایی و ئابوووریایە ئەمەوێ باسێکی هەنێ ڕاستی بکەم بۆ هاوڵاتیان بۆی بەرچاوڕوون بن لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمە طبعاً حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم گەورەترین سزای پارێزگای سلێمانی داوە بەوەی 1 دیناری بۆ پارێزگای سلێمانی نەناردووە بە ناوی پرۆژەوە بەواتای ئەوەی هەموو کاتێک کە وتوێتی وەکو حکومەتی هەرێم ئەبێ ئەم پرۆژەیە بکرێت لە پارێزگای سلێمانی بە بڕی ئەوەنا لە ژێر ئەو قەرارەیە خاڵێکی تری ئیزافە کردووە ئەم پرۆژەیە بێ لە داهاتی ناوخۆی سلێمانی ئەنجام بدرێ داهاتی ناوخۆی سلێمانیش وازح و ڕوونە لە بەرۆی ئێمە جەنابی کاقوبات پرۆژەی شەفافەتی هەیە هەر ئێستا کە من و جەنابت و مامۆستا سەفین قسە ئەکەین هاوڵاتیان ئەتوانن شەفافیەت.org.com لێبن داهاتی ئەمڕۆی سلێمانی ئەزانن لە بەرچاویانە ڕوونە وازحە کە چەندێکە و چۆنە بە نمونە باسیکەم ئەگەر سەیری داهاتی باشماخ و پەروێزخان بکەین 25 ملیارە بە هەردووکی پێکەوە لە کاتێکا داهاتی ئیبراهیم خەلیل بە تەنها 7 ملیارە ئەگەر حاجۆمەرانی بخینە سەر ئەبێ بە 100 ملیار ئەمەکو داهاتی هەولێر و دووەک و داهاتی سلێمانی بەڵێ لە کاتێکە هەچ پرۆژەیە کە دانراوە لە پارێزگای سلێمانی کە ئەنجام بدرێ ئەڵە لە داهاتی ناوخۆ پرۆژەکەت بکە ئەمە طبعاً پێشەوەی کە ئێمە بە هەوڵەکانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان دڵێ بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی بەڵێ نەخێر جێگری سەرۆکی حکومەتی هەرێم ئەمەش با دیسان ڕاستێکی تر بێ لە لای هاوڵاتیان لە بەرۆی کە من لە کاتی بانگەشە کە ئەچمە لای خەڵکەوە زۆر گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ ئەڵێ بۆ یەکێتی نەیکرد گەنج بێکارە ئەڵێ بۆ یەکێتی نامخاتە سەرکار گەنج مشکلەی خوێندنی هەیە ئەڵێ یەکێتی بۆ واناکە لە کەرتی پەروەردە خەڵکی بێ ئاگایە لەوەی ئەو سێکتەرانە ئەو کەرتانە کە ئێمە گلەیمان هەیە لە سەریان وەرن باسێریکی بزەین بەدەست یەکێتیەوەیە بۆ نمونە وەزارەتی دارایی و ئابووری لای یەکێتیە وەزارەتی پەروەردە لای یەکێتیە وەزارەتی تەندروستی لای یەکێتیە وەزارەتی ناوخۆ لای یەکێتیە وەزارەتی شارەوانی لای یەکێتیە ئەمە هەموو ئەو وەزارەتانەیە کە لە تۆپی ئەو وەزارەتانن کە خەڵک گلەیی لێیان هەیە
کەواتە ئەمەی کە جومگە ڕئیسیەکانی ناودەسەڵاتە ناو حکومەتە کە ڕەبتی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوەیە لا یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئەگینا یەکێتی لەو کاتە کە حکومەت لە لای بووە بارودۆخ و گوزەران و ئاستی خەڵک لەو پەڕی باشییا بووە بۆ نمونە سلفەی زەواجمان هەیە من خەڵکە ناسم لە ئەوروپاوە هاتۆ بۆ سلێمانی لێرە زەواجێ کرد سلفەی زەواجی وەرەگرت سلفەی عقارمان هەبوو تواناسازیمان هەبوو من چەنەها مامۆسای ڕەفیقم بە شایەتی ئەزانم يعني ئەتوانم شایەتی ئەو ڕاستیە بم بە تواناسازی ڕۆشتە بۆ ئەوروپا بڕوانامەی بەدەستێناوە هاوسەرگیری کردووە پرۆژێکی سەکەنی و ینی نیشتەجێبوونی بۆ خۆی دەستەبەر کردووە کەواتە ئەمانە هەمووی دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانن دامەزراندن لە ڕێگەی داتابیس و ئەمارەوە بوو بە پێی نمرە بوو بە بێ ڕەچاوکردنی بەڵێ بە دڵنیایی لە هەمان کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادیەکی لە ڕادە بەدەری یاوە بە دانیشتوانی ئەو شوێنەی کە لە ژێر دەسەڵات و لە ژێر زۆنی خۆیەتی بە نمونە هەموو گەنجێک هەموو تاکێک ئەتوانێت قسە بکاتوانێت گلەیەکانی بکات زۆر جار ئەمانە لە بیر و بۆ چوون و ڕوانگەی خۆیان وەسڵن هەر لێکدانەوە بۆ دیاردەکانەکەن بۆ ڕووداوەکانەکەن ئازادێکی ڕەهاییاوە بە خەڵکی هەر کاتێک بۆ نمونە مشکلەیەک هەبوو بێ دیاردەیەک هەبوو بێ نەک هەر هەرێمی کوردستان لە ناوەڕاست و باشووری عێراق و بەدید و بیر و بۆچوونی خۆیان شیکاری و شرۆڤەی ئەو بابەتیان کردووە هیچ کەسێک عەزیەت نەدراوە لەسەر ئەمە بەڵام لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک ڕەفتاری کردووە کە سەرۆکی حیزبێک بێ سەرۆکی حکومەتێک نابێ بە شێوازێک ڕەفتار بکات کە سەرۆکی حیزبێک بێ لەبەرەوەی سەرۆکی حکومەت یعنی باوکی میلەت یعنی تۆ ئەبێ هەموو پارێزگاکان بە یەک چاوسێرکەی ناکرێ من پارێزگای سلێمانی وەلا بنێم هەموو شتێک بڵم ئەبێ لە داهاتی ناوخۆی خۆت بێ ئاوڕی لێ نێمەوە لە پرۆژەیە لە خەرجیەکانیە لە موچەیە چۆن دابینیەکە لە هەمان کاتە لەپڕ بەبێ ئەوەی هیچ دراسەیەک هەبێ هیچ دراسەیەکی جەدوای ئابووریانە هەبێ پرۆژەیەک لە هەولێر و دووەک بەرزە بێتەوانێ و دەستێکی کار لە خۆگرێ و پارێزگاکانی تری هەمال کراون کەواتە وایە نەعادالەتیەکی گەورە هەیە پێویستە و نەعادالەتیە ڕاست بکرێت بە دڵنیایی ڕاستی شێنەوە زۆر باشە بەرداوامە بین دواتر کاک سەفی لەم 4 ساڵەدا بۆ بوارە کللتوریەکە بوارە فەرەنگیەکە لە سلێمانی چی کراوە حکوومەت هەڵبەت نەزام لە سەراستی شخص و تاک و ناوچەکە و هونەرمەندەکان هەمیشە سلێمانی پڕ لە چالاکیە ڕۆژێک نییە سلێمانی بەبێ چالاکیەکی هونەری تێپەڕێ بەڵام حکوومەت بۆ دام ئێمانە چی کردووە کاکە ڕانکۆ حکوومەت هەرێمی کوردستان تقریبا لە 2014ەوە هیچ بودجەیەکی بۆ بواری کەلتوری وونەری خرج نەکردووە ئەگەرەوەشی پێشتر خەرجی کردووە بەقەر ئاستی سلێمانی نەبوو بەقەر جود و توانا و زەی ئەو هونەرمەندانە نەبوو ئێمە هەمومان نەزانین بەڕاستی ئەوەی کە لە سلێمانیا کارەکات من هەمیشاڵم سلێمانیا بە معنای گەورەی سلێمانی هونەرمەند دەخولقێنێ یان ئەوە تا کەسی تیا دەرناکەوێت ئەوانەی لە ناو سلێمانیا کاریان کردو ئێمەی هونەرمەندان ڕۆشنبیران زۆر ڕخنە ئامێزانە هاتوونەتە ناو بوارەکەەوە زۆر بە ئازادی و ئازایانە قسەمان لەسەر هەموو شتەکان کردووە لە نێو شاری سلێمانیا بە تایبەت کەلتور و فەرەنگ و هونەر چکە ئێستا ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەم پێڕەوەی خولی ئەمەی پێنجەمی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕم پێ بکە پێڕەوێکیە بۆ بواری کەلتوری و هونەر و ڕۆشنبیری بە تەنیا ئەگەر ئێمەی هونەرمەندان و ڕۆشنبیران پشتگیری لە جێبەجێکردن یاخود بە بەرچاوکردنی ئەم پێڕەوە بکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دوایش بۆ هونەرمەندان زۆر گرنگە چکە ئێمە پێویستمان بەوەیە کە هونەر لە ناو پەروەردەیە دروست بێ هەر لە سەرەتاییەوە هەر لە باخچەکانەوە پێویستە کات ئەمانە هەمووی لە ناو پەرلەمانی کوردستانە بکرێتە یاسا تاوەکو هونەر بۆ خۆی بێتە کەلتور دوایش هونەرمەندان بتوانن بە کارەکەی خۆیان بژین نەک پەنا بۆ کارێکی تر برن ئێمە هەمومان نەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کارکتەر دروستی کردو هەمووی کارکتەری ڕۆشنبیر و ڕۆشنفکر بوون ئەوانەی یەکێتیان دروست کردووە لە شاخەوە پەرەیەکی زۆریان بە بواری هونەر و ڕۆشنبیریاوەگەر تۆ سێری تیپی شەید کارزانکەی تۆ سێری پێشانگا هونەریەکانی شاخکەی تۆ سێری ئەو هونەرمەندە گۆرانی بێژانە بکەی ئەو سرودانی کە لە پەنا خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پەنا گیانفیدایی و خوێنڕشتنە هەموو هونەرمەندان کاریان کردو هەموو هونەرمەندان پێشمەرگە ئاسا لەناو ئەو کایان لە دەرە و لە شاخەوە دەستیان پێ کردو ئێستا کە هاتوونەتە ناو خەڵکەوە لە ناو شارە ئەوەی لە سلێمانیا دروست بۆ بەڕاستی
نمونە بووە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی پەیمانگای دایکە بەڵام دوجار سیرەکەی هیچ کۆلیژێکی هونەری گەورە لە نێو شاری سلێمانیا بەدەست ناکرێتەوە هەتاوەکو ئێستا کۆلیژێک نییە تایبەت بە شانۆ نزیکەی 100 ساڵە شانۆ لەم شاریا بوونی هەیە بواری کەلتورسەفین ڕەنگە ئێستا بینەرێک بڵێ وەزیری ڕۆشنبیری یەکێتی وەزیری خوێندنی باڵاش هەر یەکێتیە ینی تۆ پێ دوایە بێمە لە پەرلەمانەوە بە یاسا بە پرۆژەیاسا ڕاست بکرێتەوە ئەزانی چۆنە وەزارەتی ڕۆشنبیری زۆر جار بەداخەوە حیزبەکان ئاخرن وەزارەتە کە شەڕی لەسەرەکەن بۆ وەرگرتن هەمیشە ئەو حیزبەی کەوەری یەکرێت بیر لەوە کاتەوە کایی ڕۆشنبیری کایەکی گرنگە ئێمە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی بەرەمێنانی عەقڵە ئێمە وەزارەتێکی خەدەمینین تاوەکو پارە پێیاکەینەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری پەخش و هۆشیاری ئەکات بۆ ناو کۆمەڵانی خەڵک وەزارەتی ڕۆشنبیری پێویستی بە دەرچوونی چەند یاسایەکە تاوەکو بەهێز بکرێت تاوەکو ئەو وەزارەتە هەموو حیزبەکان هەروەکو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شێرکۆ بێکەسەوە بەردەوام بە چاوێکی گرنگەوە سێری وەزارەتی کردووە پێویستی شکات چەندین یاسا دەربچێت کە وەزارەتی ڕۆشنبیری وەکو هەموو ئەو وڵاتانەی کە بواری ڕۆشنبیری و کەلتوری زۆرینی وڵاتان کاکە ڕانکۆ ئەم بواریان کردوتە بوارێکی بازرگانی ئەزانیت سینەما لە چه ئاستێکا بازرگانی پێوەکرێت ئەزانی کاری شانۆ و ئەو هۆڵانەی کە لە نێو شاری سلێمانیا بوون و لەبەر نەبوونی بودجە هەمویان کوێر بوونەتەوە زۆرینەی هۆڵەکان داخراون زۆرینەی ئەو سینەمانی لە نێو شاری سلێمانیا بوون بە شوێنی بازرگانی لەبەرەوەی ئەو پارەی بۆ دەرنێنراوەتەوە و دەعمێکی وان نەکراوە یاخود یاسایەک نەبوو بۆ پاراستنی شوێنە کەلتوریەکان لە پەرلەمان ئەگەر شوێنێکی هوەریە یاخود خانوویەک خانوویەکی وەکو مۆزەخانەی لێ هاتووە ئەمان بە یاسایەک دیفاعی لێ بکەن و نێڵن تێک بدرێت باشە مامۆستا سەفینۆ هەموو چالاکیە هوەری و کللتوری و فەرەنگی هەبووە تۆ وەکو مامۆسایەک و کە لە بوارەکەشدای سەرۆکی حکوومەتت بینیوە لە یەکێک لەو چالاکیانە بێتە سلێمانی هیچ کاتێک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا کاک مەسعود بارزانی و لە ڕابردووشا و 7 ساڵە ئەم پۆستە لە لای پارتی دیموکراتی کوردستانە بە فعلی هیچ کارێکی ئەوەندە گەوریان نەکردو بۆ شاری سلێمانی تاوەکو زانی بۆ حەسوودی بە شاری سلێمانیە برێ حەزەکەم بزانی حەسوودی بە هونەرمەندەکانی سلێمانی و چواردەورێ درێ پێ دوایە توێ جوڵە هونەریەش کە هەیە ڕایگرن نەیهێڵن بە دڵنیاییەوە ئەگەر بە بێپارەی و لەسەر جوودی هونەرمەندەکان و لەسەر میدیاکارەکان و لەسەر سینەماکارەکان ئەو ڕۆشنبیرانە و ئەو گۆڤارانەی کە چەندێک بە فەقیری لەسەر یعنی بە خێری سامانی دەوڵەمەندەکانە برێ بەڕەوە کە ئەسڵەن پێویست ناکە ئەوان پێویستەکە لە کایی هونەر و ڕۆشنبیریا لەسەر ئاستێک بەشدار بن لە بەروی لە نێو شارەکەی خۆیان کارەکەن بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تۆ ببینیت هیچ لە پارەی تیپە هونەریەکانی لە نێو شاری سلێمانیانەما چەندین تیپ هەبوو کە پارەیە بوو بودجەیە بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی بڕا چەندین گۆڤار و نامیلکە بوو هەموو پارەکانیان بڕا ئێستا ئەگەر کەسێک بێوێت کتێبێک چاپ کات پێویستەکە بچێت لە دەوڵەمەندێکیا لە کەسێک کە سامانێکی بێ لی پارێتە و تاوەکو یارمەتی با کە ئەمەش بەداخەوە ئەمە سیما و سمبولی شاری سلێمانی بەڵێ دکتۆر تۆیش زۆرە بێ لە پەرلەمان کێشەیە بۆریمان زۆرە سەرۆکی حکوومەت چەند پرۆژەیەکی کەمی کردوێتەوە لە سلێمانی هەمووشی کاتوو هەلە گەڕاوەتەوە و توێتی لەسەر ئەرکی بڵێن داهاتی ناوخۆی ئێرە پێ دوایە ئەمە بۆ لە ئاساسەوە لەگەڵ ئەوەدا بۆ پرۆژەکە بکرێ گەر بکرێ بوو لە داهاتی حکوومەت بڕیاری لێبدا لە داهاتی حکوومەت بکرێت چونکە خۆی دەزانێت داهاتی سلێمانی چەندێکە و بەشی پرۆژێکی لەو شێوە ناکە بە نمونە پرۆژەی سەمەتری شاری سلێمانی بەڵێ کاگرانکۆ بۆ بەرچاوڕوونی زیاتری جەنابتان و بینەرانیش ئەمە قسەی من نییە قسەی خۆم نییە یعنی لە گیرفانی خۆم دەرم هێنابێ ئەمە قسەی هاوڵاتیانە هەر ئێستا هاوڵاتیەک بگرە لەو سەرجادەی لێ پرسە بڵێ خراپترین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان چ کابینەیەکە ئەڵێ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قسەی ناو راپۆرتەکانی سەربنەتەوەی گرتووەکانە لە تازەترین راپۆرتی UNDP ئیشارەت بەوە کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمە ئەتوانین بڵین گەندەڵترین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەبەرەوەی ئەو وەزارەتانی کە زۆرترین گەندەڵی تیا تۆمار کراوە لە لای پارتی دیموکراتی کوردستان شمیم کابینەیە دژە گەندەڵی بۆ ڕووبوونەوەی گەندەڵکاران بوو بەداخەوە زۆرترین ئاستی گەندەڵی لەم کابینەیە تۆمار کراوە ئەتوانم بڵم خراپترین کابینە بووە نەک هەر بۆ خەڵکی سلێمانی و بۆ پارێزگای سلێمانی بەڵکو بۆ تەواوی هەرێمی کوردستان یعنی ئەمە خۆت نییە ئەمە کەسێکی زانستی وەکو کەسێکی ئەکادمی بەداتا بە بەژمارە ئێمە قسە ئەکەین بەڕاستی
ئەگەر سەیری هەولێر و دووهۆکیش بکەین من بەدەر لە پارێزگای سلێمانی لە بەرۆی ئەگەر ئیشەڵا ئێمە بچینە پەرلەمان نوێنەری هەموو هەرێمی کوردستانە بین تەنهای پارێزگای سلێمانی نین و ئێمە پەیامی سەرۆک پاڤڵەوەیە کە هەموو هەرێمی کوردستان وەکو یەک چاوسەیرەکەین ئەوە نیە فەرق و جیاوازی بکەین لە بینی پارێزگاکانە بۆیە من پێم خۆشە لەسەر هەولێر و دووهۆکیش قسە بکەم لێرەوە بەوە نیە دەنگدەرەکانم لە پارێزگای سلێمانین لە هەولێر و دووهۆکیش تەنانەت خۆڵ کراوەتە چاوی هاوڵاتیان بە نمونەی لە سەیاد چلی گەڕەکەەکانی هەولێر بێ ئاوە لە سەیاد چلی گەڕەکەەکانی هەولێر بێ زێرابە پێتەڵێ ڕێگاوبانم بۆ هەولێر بۆ چاکرد ئەزانانی ڕێگاوبانەکان چیە تۆ چۆنە بێ زێرابێ نەبێ ڕێگاکە تاخەتکەیت و قرتاویکەی ئەمەی بۆ خەڵکی هەولێر کردووە هەموو ساڵێ بەلایانی کەمەوە 12 بۆ 15 کەس لە خەڵکی داماوی هەولێرە خینکێ لە لافاوە کێ بەرپرسە لەمە حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە بەدڵ دڵسۆزی تەواویشی بۆ خەڵکی هەولێر و دووهۆکیش دەرنەبڕیوە نەک پارێزگای سلێمانی خۆ ئەگەر بینە سەر سلێمانی لە هەولێر بابمێنینەوە بەرلۆی بگەڕێتەوە بە سلێمانی لە هەولێر ئێستا یعنی لە شۆفێرێکی تاکسی بپرسی لە هەولێر بە سۆفا گەربی وێرە قسە بکە لەگەڵ یا سەرکەوی لێ بپرسی هەولێر دەڵێ هەولێری هەولێریان گەڕەکەەکانی تێراوە و گەڕێکی تر پیشان دەدا و هەولێرێکی تر هەیە کە هەولێرێکی دروستکراوی ئەم چەند ساڵەیە کە کەمینەیەکی هەولێریەکان کەمینەیەکی زۆرکەمی هەولێریەکان تێدا نیشتە جێنوە لەوێن ئەم جیاوازیە چینایەتیە چی کاریگەریەک دروست دەکات لە ئایندەیە لەسەر پێکەوەژیان لەسەر سیمای شاربوونی شارێکی دێرینی وەکو هەولێر بێگومان کاریگەری زۆر نەرێنی بەجێ ئەهێڵێ لە بەرەوەی کە یەکێک لە مەترسیەکانی سەر کۆمەلگا ئەوەیە کە تۆ چینایەتی جیاوازی چینایەتی زۆرکەی ئەم کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بۆتە هۆی ئەوەی کە ئەسڵەن نەک هەر لە هەولێر و دووهۆک لە پارێزگای سلێمانیش بەتەنانەت ئاستی چینایەتی زۆر فەرقی بۆ دروست بووە یعنی چینێک زۆر لە ئاستێکی بەرزایە چینێک لە ئاستێکی نزمایە یعنی من خوێندکارم هەیە پارەی هاتوچۆکەی ڕۆژانەی پێنیە کاگرانکۆ خوێندکارم هەیە دوای 4 ساڵی بینەوە حاڵەتی نەفسی و دەرونی تێک چووە لە بەروی کاری دەست ناکەوێ لە بەروی ئایندەی دیار نییە لە بەروی پارەی هاتوچۆی ڕۆژانەی پێنیە یعنی خەڵک لە دۆخ و گوزەرانێکی حتا بڵێ خراپایە بەڕاستی ئەمە یعنی ئەگەر تۆ بڵێ حکومەت یعنی باوکی میلەت ئەمە لە حکومەتێک چاوەڕێ ناکرێ کە خۆی بە دڵسۆز بزانێ کە خۆی بە حکومەتی چاکسازی و شەفافێت و چی بزانێ کە ئەمانە هەمووی بەداخەوە پێچەوانە بۆ لەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان هەر لەم کابینەیەدا بینیمان ینی لێک ڕۆژنامۆچی خانەنشینانی هەولێر دابەشەکرا سلێمانی دابەش ناکرا یەک حکومەت یەک وەزارەتە یەک فەرمانگەی بەڵێ جیاوازی حتا لە ئاستی موچەکانە هەیە زۆر جار ئەوە بەدی ئەکرێ لێ بینی فەرمانبەرانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دووەکە بەداخەوە ئەگەر ئەمە بڵم بۆ بەرچاوڕوونی بڵین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای دووهۆک و هەولێر حەزەکەم ئەوە ڕاستکەمەوە بۆ خەڵکی کە ئەو جادەوبانی کە خەڵکی هەولێر پێی دڵخۆشەوە ئازانەی حکومەتی هەرێم بۆی کردووە بە قەرزی 50 ساڵ کراوە یعنی ئێمە تا 50 ساڵە بێ قەرز بینەوە قەرزی ڕێگاوبان حتا یەکێک لە ئەندام پەرلەمانەکانیان لە خولی پێشوو ئەندام پەرلەمانەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر بە سیقەوە هەڵەسێڵە بۆچی یەکێکیش بە قەرز جادۆبانەکانی سلێمانی چارەسەر ناکە یعنی اعترافەکە لەسەرەوەی کە هەولێر بە قەرز جادۆبانەکانیان بۆ چارەسەر کراوە بۆ چاکراوە لە کاتێکا زێرابیان نیە لە سایە چلی گەڕەکەکان زێرابی نیە تۆ تاکو زێراب چارەسەر نەکەیت و ئاوڕۆ چارەسەر نەکەی جادۆبانی چی چارەسەرەکی ئەمە بە نمونە باسکەم زۆربەی کات گلەیەکەن لەسەر ڕێگاوبانەکانی سلێمانی بە نمونە ڕێگای دەربەنی خان کەلار کە ڕێگایەکی خراپە باشە من ئەپرسم چ جارێک سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هات سەرێک با لەو جادێ بزانێ بۆ تەواو نابێت بۆ چارەسەر نابێت لە کاتێکا جەنابی کاقوبات هەموو کات کە سەردانی کەلاری کردووە لەو جادێ لایەوە پرسیوێتەوە بۆ تەواو نابێت بۆ تەواو نابێت ئەمە پرسیارەکەی خەڵکە کاڵێ بۆ یەکێتی تەواوی ناکە یەکێتی هەتا ئەم ماوەی ئەخیر کە لە ئەنجامی هەوڵەکانی سەرۆک پاڤڵ و جەنابی کاقوبات لە بەغاوە کە کێشەی موچە چارەسەر کرا وەکە لە بەغاوە موچەمان بۆیە اینجا توانیوێتی سوود لە داهاتی ناوخۆی سلێمانی وەربگرێ بۆ تەواوکردنی پرۆژەکانی ئەی پێشتر من ئەو داهاتی کە هەم بوو تەختەی موچەم پێ کرد موچەم پێەیە باشە لەگەڵ ئەو بەشەی کە فرۆشی نەوت بۆمانەها و پڕمانە کردو موچەمان پێ لەوەتی موچە لە بەغاوەیە ئێمە توانیمانەکە دەست بکەین بە تەواوکردنی پرۆژەکان ئەمە ئەزانی ڕێک وەکو چی وایە کاگرانکۆ وەکو وایە باوکێک جەژنان بە مناڵەکانی بڵێ بڕۆ جوانترین سیارە بکڕە بەڵام پارەیان نەیاتێ ڕێک ئەمە ئاواگەێنێ بەداخەوە کەواتە توانم بڵێم حکومەتی هەرێمی کوردستان باشتر بڵێم سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم گەورەترین سزای خەڵکی سلێمانی داوە و داواکارم لە هاوڵاتیان خەڵکی سلێمانی ئەو ئاماژە بەوە بم خەڵکی سلێمانی خەڵکێکی هۆشیارە
خەڵکی هەولێر و دووهۆکیش بە هەمان شێوە بەڵام ئەوەیە زۆر جار لە ترسی هەڕەشە و ترس و تۆقااندن نەیانتوانی قسە بکەن بەڵام خەڵکی سلێمانی خەڵکێکی هۆشیارە خەڵکێکە حەز بە هەموو شتێکەکە و لە 10 ساڵی ڕابردووە لە ڕووی دارایی و ئابوووریەوە زۆرترین کێشەمان هەبووە زۆرترین مشکیلەمان هەبووە زۆرترین گەنجمان بێکارە زۆرترین گەنجمان لە دەستدا لە ڕێی ئەوروپا باشە ئەمانی بیر ناچێتەوە خەڵکی سلێمانی بەڕاستی و ئەو عقوبانەشی بیر ناچێتەوە کە حکومەتی یاریمی کوردستان لە کابینی نوێە عقوبەی خەڵکی یاریمی کوردستانیەیە چەنەها خانەنشینمان هەبوو لەسەری موچای جانی لە دەستدا باشە من چی بە کەس و کارەکەی بەڵام حکومەتەکەمان حکومەتی چاکسازی بوو ئەو بەرچاوڕوونیەتان هەبێت تکایە خەڵکی یاریمی کوردستان بە تایبەت خەڵکی پارێزگای سلێمانی ئەم گلەیە مەکەن تکایە ڕایگرن بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە حکومەتا بوو ڕوونم کردەوە لە بیدایەتی بەرنامەکە سەرجەمی ئەو کەرتانە ئەو وەزارەتانە کە کاری کردوتە سەر ژیانی ئێوە کە دۆخ و گوزەرانی ئێوەی بەم عقارەی ئەم 10 ساڵی ڕابردوو برد لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەریەوە پرۆژەی هەژماری منم داناوە تر خانەنشین لەسەری موچیان نمرێ بەڵێ پسپۆرێکی ئابووری ئەگەر بە کورتی هەژماری منیش ئەگەر حکومەتی یاریمی کوردستان سوور بێ لەسەری بەو تەریقەی خۆی کە ئەوێ ئەمەش دیسانەوانەیە زەرێکە دیسانەوە لە چارەنووسی موچەخۆران یاریمی کوردستان یا بە لە زمنی خانەنشینی بۆیە پێویستە ئیشی جدی بکرێت لەسەر تەڵتین و ئەوەی کە من وەکو پسپۆرێکی ئابووری و بەڕای خۆم و ڕای زۆربەی زۆری ئەو کەسانێک پسپۆری ئابوورین تەڵتین ڕێگا ڕاستەکەی زۆر باشە مامۆستا سەفین چۆن کار دەکەن لەسەرەوەی کە پرۆژە هونەریەکان بەردەوام بن پرۆژە کللتوری فەرەنگیەکان بەردەوام بن و لە پەرلەمانەوە بە پرۆژە یاسا ئیتر ئەو جیاوازیە نەهێڵن دەڕێگەی پرۆژە یاساوە بتوانرێ ئێرۆک پایتەختی ڕۆشنبیری بەنی بەشی خۆی وەرگێ کاکە ڕانکو پێویستمان بەوەیە کە چەند کەسێکی پسپۆر دابنیشێ بۆ داڕشتنەوەی سیاسەتێکی کەلتوری هەتاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی کەلتوری ڕۆشنی نییە یعنی ئەگەر ئێستا وڵاتێک بێت بزانێت سیاسەتی کەلتوری ئێمە یا فەرەنگی ئێمە چۆنە بە تەمای چی بکەین لە ناو کەلتورە ئەمانەیە بگەین بەچی هیچ شتێکمان نییە بە وەرەقەیەکی نووسرا و یاخود بە بەوەی کە بە جددی ئێمە کارمان کردێ بە تەنیا ئێمە چالاکی و نەریمان کردەوە چالاکیەکانی ژۆکە وتم هەندێک جار لەملا لەولا بە قەرز و بە قۆڵەکە ئەمە هیچ شتێک باوڕکە وای لات و ئێستا هونەرمەندان ئەوەندە مەئیوسن ئەوەندە دوور کەوتونەتەوە لە بوارەکەی خۆیان هەمویان چوونەتە سەر کارێکی تر من باسی ئەوم کردووە ئێستا ئێمە دانیشتین چەند پرۆژەیەکمان باس کردو کە ئەبێ ئەم پرۆژانە بچێتە ناو پەرلەمانەوە ناکرێت جارێکی تر هونەرمەندێک گلەی بکات لە نێو شاری سلێمانیە ناکرێت جارێک تر ڕۆشنبیرێک گلەی کات دوایی جگەلەوە ئەو یاسانی بۆ ئازادی ڕادەربڕین کە ئەمەیەکێکە لە حرە یاسا گرنگەکان کە زۆر زۆر دەمێکە ئەمە ئیشی پێ ناکرێت ئێمە لە نێو شاری سلێمانیە زۆر ئازادانە قساکەین بڕواناکەم ڕۆژنامە نووسان نەوێرن ئەوە چەندێک لەمە و پێش لە سەگوەڕی محەممەد موکریا چی بە ڕەخنە لەسەر مام جەلال باس کردووە بەڵام لەگەڵ ئەوەشا مام جەلال زۆر ئاسایی وەری گروتێتی ڕەخنا بێ بە ڕەخنە جواب بدرێتەوە ڕەخنا بێ وەکو خۆی جواب بدرێتەوە بەڵام لە هەر جێگەیەکی تر لە سلێمانی دەرچیت ئەمە کاری لەسەر باشە مامۆستا چالاکیانی کە هەبووە لە ڕابردوودا و تا ئەم چەند ڕۆژەی دوایش و پارانی کە بۆ تەخسیسکراوە لایەن حکوومەتەوە بەپی زانیارەکانی خۆت بایەوەن کە مرۆڤ لە ڕووی بێ لەسەر شاشۆ بە بینەران کاکە ڕانکۆ ئەی باگەر من ئێستا پێ بڵێ هونەرمەندێک بۆ بەرهەمێکی هونەری بۆ کارێکی مۆزیک بۆ ئیشێکی ئۆرکسترا ئەگەر داوایە کات دوایی چی پێ ئەوترێتەوە یعنی ئەوەندە ئەی باگەر بڵێم ئەگەر کارێکی ئۆرکسترا ساگەر بیکەی 50 کەس بۆ 80 کەس بۆ 100 کەس یا فیلمێکی سینەمایی ئەگەر بتەوێت بە کوالیتێکی زۆر باش لەم شاری سلێمانەیە کە شاری داهێنان و مۆدێلە بۆ شارەکانی تر ئەگەر کاری تیا بکەی بودجەیەکێوێت ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بودجەیەکە خاتە بەردەمە کە هەر عیبێ ڕووی مەجلیسی نییە کە ئێستا من پێ بڵێم بەڵێ زۆر جار کارە بۆ داوای 20 ملیۆن دیناری کرۆ بۆ کارێکی شانۆی با لە شتێکی بچووکەوە دەست پێ حکومەتی هەرێمی کوردستان توێتی بە 2 ملیۆنم کاراکەی کە لەوانەیە بەس ئەو کارە شانۆیە نزیکەی 30 کەسی تیاابێ باشە 2 ملیۆن دینار با بە هاتوچۆ بیا بە دیکۆری کارەکەی بیا بە ئەو ئەکتەر و دەرهێنەرە ئەو ستافی کە لەگەڵی کارەکە ئەبێ ئەمە چ داهێنانێک دروستکە یەکێک لەو یاسایی کە بازافەتەن بۆ قسەکانی تۆ پرۆژێکی هونەریە بوو لە جێگەیەک لەیەکێک لە شارەکان وەک تێرەم 200,000 بە سەرف کردبوو ئەم بۆ موچەکەمەی کە هەمە لە کورسا 200ەکەمەیە و لە بری ناوی حکوومەتی ئێرەم نایمونتان لەسەری بنووسی هەر بۆ گەنجانە بۆی سەرفیکەین یعنی ئەو مەبلەغانە بەڕاستی ئیتان شەرمەکە بۆ پرۆژەی گەورەی لەو شێوەیە کە ئەو بڕەپارەکەمانە تەخسیس بکرێت کاک سەفین بە هیوایەوەی کە لە پەرلەمانتان بینینەوە ڕووبکە ئەو کامێرەیە پەیامی خۆ بەدەنگدەرەکانت بە بینەران بۆ کەسانەی کە دەتبینن پەیامی خۆتیان پێ بڵە
کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان، خەڵکی شاری سلێمانی و چواردەوری. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بە دەنگێکی بەرز بیرەکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا وەکو گوڵەوایە کاگەر دەستی بۆ بەری دەستەبەر هیچ دڕکێک ناکەوێت. ئێمە ئێستا هەمومان یەک ڕێبازمانێ ئەم تیمەی کە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان شانازی ئەوەمان یەک بە یەک پێبەخشراوە کە بەڕاستی ئەمانەوێت سیستمی حکومڕانی ڕێککەینەوە. ئێوە بێت دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە بەڕاستی پێتانەڵێم بۆ ئەوەی بتانەوێت ئەم خەڵکە لەم ناهەمواری کەتیایەتی لە هەموو سێکتەرەکان من سێکتەری ونەرم بە نمونە هێناوەتەوە ڕۆشنبیری بەڵام باوەڕتان بێت ئەگەرتانوێت 4 ساڵی داهات و بەم شێوازە نەڕوا ئێمە مەسئولیەتی ماڵەگرین چکە بەو پرۆژە و پلانی کە دامان ناوە لە پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتێکتان پێشکەشەکە و 4 ساڵی تر ئەم کاتە ئێمە یینەوە بەردەمتان و ساحیبی قسەی خۆشمانەبی. سەرکەوتوبی دکتۆر بەڕێزت پەیامی تۆ بۆ دەنگدەرەکانت. بەڵێ من بە دەنگدەرەکان مەڵم لە ئێرەوانەیە ئێمە سەرۆکێکی نیشتیمانی کوردستان سەرۆکێکی گەنجە ئەم بەڵێنە ئەمێنێتەوە. بەڵێ هەموو ئەو کاندیدانەی کە کاندید کراوین بە شەرەفێکی گەورەوە لە سەرلیستی 129 نیشتیمانی کوردستان زۆری گەنجە خاوەن بڕوانامەی زۆر باشە لە پسپۆری زۆر باش و پسپۆری جیاوازیەکان هەڵبژێراون. داوام وایە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی مەبەستێتی ئەمە وەڵامێک بێ بۆ ئەو دەنگدەرانە یا بۆ ئەو هاوڵاتیانی کە من ڕوبەڕوو لەگەڵیان قسەم کردو ئەوانەشان کە دەنگیان بە من ناگا دڵنیام هەمومان یاخود هەمووتان گلەی و گازندەیەکی زۆرتان هەیە لە ئاست و گوزەرانتان لە ڕووی ئابووری و داراییەوە گەنجێکی زۆر بێکارە گەنجێکی زۆر بێ ئەمەل بووە لەم ژیانە لە هەرێمی کوردستان بێ ئومێد بووە ئەگەر ئەتانەوێ کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن بێنن ئەگەر ئەتانەوێ ژیانتان بەرەو باشتر بڕوە ئەو گلەیانەتان کە لێمان ئەکەن ورن تاقیکەنەوە بەچی تاقیکەنەوە دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی پێهێنین و ڕاستی شەکەینەوە. سەرکەوتوو بن زۆر سپاس هەرێکە لە بەڕێزان دکتۆر لاڤا ڕاستکاندیدی ژمارە 63 هەروە بەڕێز کاکسەفین مامۆستا شکری کاندیدی ژمارە 23 سەرکەوتوو بن بە هیوایەوەی لە پەرلەمانی کوردستانتان بینینەوە بەخێرات. سەرکەوتوو بن کاتێک خۆش خواتان لەگەڵ.